سەرۆک دۆنالد ترامپ گەفایە داخستنا حکوومەتە ئەمریکی دیکە ئەگەر کۆنگرس خەرجیەش بۆ ئاواکردنا دیوارێ لەسەر سنووری مەکسیکۆ تەرخان نەکە ئاواکردنا دیواری پێشنیازکردی 20 میلیارد دلار خەرجی دەبێتن لێ کۆنگرسێ بتنێ ملیار و نیو ji بۆ پاراستنا سنووران تەرخان کردیە. سەرۆک ترامپ دەگەڵ سەرۆکوەزیرە ئیتالی جەسەپی کانتێ لە کۆشکاسپی جڤیا ji بۆ دانوستاندنان لەسەر پرسên جیهانê û گەشەکردنا ئابووری لە هەردوو ڕەخێن ئۆقیانوسê ئەتلانتیک. سێ کەس هاتوکوشتن و هەفتێندی بریندار بوون لە تەقەکردنا دوو چەکداراندا لە کۆمەکە خەڵکێ لە لویزیانە ئۆستانی نیو ئۆرلانز. ئەڤە جارە پێنجە دەدەمێ 6 ساڵاندا تەقەکردنا بڤی ئاوایی لە vê herêmê ڕوودەدەتن. هێشتا پۆلیس نزانن کە سەدەمێ تەقەکردنê چییە لە دەمێک و هەردوو چەکدار هێشتا نەهاتنە گرتن.